لە هونەری کوردیدا کۆمەڵێک هونەرمەندمان هەیە کە بە دەست و پەنجە ڕەنگینەکانیان بۆ هونەرە جوانەی کە هەیەیان بووە هەمیشە هونەری کوردیان جوانتر و ڕازاوەتر کردووە لەوەی کە کۆمەڵێک بەرهەمی جوانیان کردووە کە لە دوای خۆشیانە ئەو بەرهەمە جوانانە ئەمێننەوە بەڵام بەداخەوە هەندێک جار تەمەن ڕێگە نادات ئەوان لەو بەرهەمە جوانانە بەردەوام بن بۆ ئەوەی کە خەرمانی هونەری کوردی دەوڵەمەندتر بکەن. یەکێک لەو هونەرمەندانە لەو ئەکتەرانە بەرزان قادر محەممەدە کە ناسا بە بەرزانی قالەی خەڵوس کە بەداخەوە ئەمڕۆ ئەبێت بە ساڵێک ژیان ئاوایی لێکردوون و بەڵام لە دوای مردنی بەرهەمە جوانەکانی ماوەتەوە هونەرەکەی ماوەتەوە ئەگەر هەرێکێکمان کاتێکگا گوێمان لە ناوی بەرزانی قالەی خەڵوس ئەبێت بەرنامەمان بابیردادێت لەوەی کە ئەزانین کە کۆمەڵێک هونەرمەند چەندە جوان کاریان کردووە بەڵام ئەم هونەرانیان هەمیشە ئەمێنێتەوە بەرهەمەکانیان بۆنەوەی دوای ئەمەش هەر بە جوانی و بابەرزی ئەمێنێتەوە. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا پێشمەرگە و هونەرمەند بەرزان قادر محەممەد ناسراو بە بەرزانی قالەی خەڵوس کۆچی دوایی کرد. لە ساڵی 1961 لە گەڕێکی کانێسکانی شاری سلێمانی لەدایک بوو لە بنەڕەتدا خەڵکی ناحیەی گاپیلۆنی ناوچەی شارباژێڕە. خوێندنی دواناوەندی تەواو کردووە دوای وازهێنانیشی لەگەڵ باوکیدا کاری کردووە. پێشتر وەک جێگری لێپرسراوی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاری کردو لە ساڵی 1970 لە تەمەنی 18 ساڵیدا ڕووی کردوتە شاخ و بۆتە پێشمەرگە لە دوای ڕاپەڕین بەشداری لە بەرنامەی کەشکۆڵدا کردو دەورێکی کارە و کاریگەری هەبووە. هەروەها یەکێک بوو لە دامەزێنەرانی کەناڵی خاک و بەرنامەی بەرنامە. لە ساڵی 1998 لەگەڵ ژمارەیەک هونەرمەندان بەرنامەکەیان دەست پێ کرد و کۆمێدیا و ڕەخنەیان تێکەڵ بەیەک دەکرد و ناڕەحەتی و نەهامەتیەکانی میلەتی کوردیان بە شێوازێکی پێکەنی ناوی و کۆمێدی باس دەکرد. جێی ئاماژەیە ئەو هونەرمەندە یەکێک لە ڕۆڵە کاریگەرەکانی بەشداریکردن بووە لە فیلمی سینەمایی خولەپیزا. لە ساڵی 1992 هاوسەرگیری لەگەڵ خات و ئاشتیدا کردو و باوکی دوو کوڕ و کچێکە. ئێستاژە بێت شۆڕێ هەوا هەوای فێنەگەهای سبلیت بە کۆڵی پارە بیکڕی دەم خۆن دەرتان بێت. وای شەنگەرم ئەوە چێوانە لە چۆن بۆ نهاتوو؟ بەیانیتان باشە شکر ئەحواڵتان باشە؟ ئەی بەخێر نەی ئەو بۆگەنە چی بوو لەگەڵ خۆتایەنە؟ ئەی 2 ساڵ نەچۆتە حەمام و خۆی نەشتووە. کەواتە لێی پرسن مین ئەینە لە کازار